بەڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەمان داباز لە پێگە و گەورەی دایک و باوک دەکەین. پرسیار ئاراسی میوانەکانم دەکەم و دەپرسم ئاینی پیرۆزی ئیسلام چۆن وێنای دایک و باوکی کردووە؟ هەندێک لە بیردۆزەکان وا وێنای باوکیان کردووە کە باوک سالارە. ئایا باوک سالارە یاخود دڵسۆزی مناڵەکانیەتی؟ منداڵ چۆن بتوانێت لە ڕێگەی دایک و باوکیەوە بگاتە ڕەزامەندی خوددا؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا دەستخۆشی لە بەڕێز دەکەین و خوای گەورە موفقت کە و سەرکەوتوت کە جەنابت لە ڕێگەی ئەو بەرنامەیە دەتەوێت بە چاوەڕوونی لە ڕوانگەی شەرع بدەیت ئەو خەڵکە موسڵمانە ئینشاءالله. طبعا دیارە مامۆستای بەڕێز دینی ئیسلام دینێکی شاملە، دینێکی گشتگیرە، دینێکی هەمەلایەن هەموو لایەنەکانی ژیانی گرتوتەوە. ئیسلام دێ هەموو مافەکان و هەموو ئەرکەکان دیاری دەکات. لەوانە مەسەلەی داک و باب. طبعا داک و باب دیارە لە ئیسلام پێگەیەکی زۆر گەورەیان هەیە و ئیسلام زۆر بە چاوی ڕێزەوە و بە چاوی تەقدیرەوە تەماشایان دەکات لە چەندەها ئاەت خوای گەورە جەل لەوەلا ئەو شتەمان لە دووپات دەکات. وان دەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا ووصينا الإنسان بوالديه حسنا واعبدوا الله ولا تشركوا به شيئا أن يشكر لي ولوالديك. لسندها آيات خوای گەورە ئەو تاکەتەی ئەو شتەی تاکید دەکاتەوە کە لە پاش خوای گەورە جەل وعەلا، لە پاش تەوحید و یەکتاپەرستی، لە پاش خوداپەرستی و خوددا بێگزانین ڕاستەوخۆ خوای گەورە باسی داک و باب دەکات. واتە وەکو پێمان بڵێ لە پاش خوای چێیە داکە ئەو جەبابە. وەکو پێغەمبەریشمان لە حەدیث تاکید دەکاتەوە کە ئەو سەحابی دەفەرمێ من أحق الناس بحسن صحابتي، ئەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام لە پێشترین کەس چێیە؟ من لەگەری باشم لەگەری چاکم فەرمی ئومک دایکت، ثم من ئومک سێ جار، لە جاری چارەم فەرمی ثم ئەباک. کەواتە ئینسان چەندە لە هەولی ئەوەیدا کە خوای گەورە لە خۆی ڕازیکە دەبی ئەوەندەش لە هەولی ئەوەی دابی داک و بابی موسڵمان لە چارچێوەی شەرع ڕزگار بکە. کەواتە داک و باب ئەو پەڕی ڕێزیان هەیە، ئەو پەڕی و حورمەتیانێ لەبەرەوەی لە پاش خوای گەورە جەل لەوەلا ئەوەی هۆکاری دووەمن لەبوونی ئێمەی ئینسان داک و بابەکانن و ئەو مادیبوونەی کە دایک و باب ئەو جوهد و جیهادەی داک و باب دەیچێژن سەرفی دەکەن لە پێناو پێگەیاندن و تێگەیاندن و گەورەی ئەو منداڵە ئاخر هەموو تەمەنی خۆیان هەموو ژیانیان پێشکەش دەکەن. ناکرێت ئینسان هیمالیان بکات، ناکرێت ئینسان پێشگویان بخات. جاکە خوای گەورە جەل وعەلا لە قورئانی پیرۆز باسی دەکات و خۆشەویستمان لە فەرمایشتەکانی باس دەکات. یعنی خوای گەورە دەیەوێت تێڕوانین ئێمە لە بۆ داک و بابی بەو شێوەی کە خوا بە چاوی گەورەیەوە تەمەشایان دەکات، پێغەمبەری خۆی کە بە چاوی ڕێزەوە تەمەشایان دەکات. ئێمەش لە منتەڵەقی شەرعەوە تەمەشای داک و بابەکان بکەین بۆی لە هیچ خۆناغی یان لە هیچ کات و ساتێک نەبینە مای ئەوەی کە خوا نەخواستە ڕۆژە لە ڕۆژان کەم تەرخەمی خەمساردی نیشان دەین بەرامبەر داک و بابەکان وەکو ئەوڕۆکە بەداخەوە. یعنی داک و باب ئەمن دەرێن مرۆڤایەتی بەگشتی لە سیا و سێبەری ئەو علمانەتەی کە ئەو ڕۆینایتیان کە بە ناوی مافی مرۆڤیان نێشت ئەستەن مرۆڤیان لە مرۆڤایەتی شوشتەوە دێن پێشرکاری بەرامبەر مرۆڤایەتی بەگشتی دەکرێت بە تایبەتی بەرامبەر بە داک و باب. ئەو ڕۆکە داک و باب هیچ ئیسابە چوو ناکرێت، ئەستەن جێری ڕناژدێ، ئەستەن قسەکانی بەهەند وەرناژدێ. بۆیە خۆشەویستمان دەفەرمێ ئەلا ئونەبیوکم بئەکبەر الکەبائیر، ئایا خەبەرتان پێدەم لە هەر تاوانە گەورەکان چییە؟ لە پاش ئەشرک بالله فەرموو عقوق الوالدین، ئەزێتدان و ئازاردانی دڵی داک و باب لە هەموو تاوانەکان گەورەترە. هەموو تاوانێک ئەگەر ئینسان بیکە لەوانەیە خوای گەورە جەل وعەلا دوای بخە، بەڵام تاوانی خراپبوون لەگە داک و باب خوای گەورە لە دنیا بە منداڵەکەی دەردەکات بۆی بیکاتە پەند لە بۆوانی دوای خۆی لە ڕۆژی قیامەتیش خوای گەورە هەلی دەکاتەوە. دایک و باوک لە دەقەکانی قورئانی پیرۆز و سونەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئانتاییەکی زۆر بایەختراوە بە شکۆی ڕێز و حرمەت و پایە و پێگەی دایک و باوک. دایک و باوک ڕێزدارن لە ئیسلامدا، ئەبێ ڕێزیان بگیرێ. هەرچەند ئیسلام بەر لەوەی دایک و باوک ببن بە دایک و باوک کە کاتێک کە ژن و مێردن زەواج ئەکەن کۆمەڵی حەق و حقوق و مافیان بۆ دابین ئەکا، ڕێز و حرمەتیان بۆ دادنێ. چونکە لە ئیسلامدا هەموو تاکێک
هەموو مرۆڤێک ڕێزگیراوە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە جا ئەگەر ئەو کەسانە کەسی نزیک بن بە تایبەتی کە دایک و باوک دوای خوای پەروەردگار هۆکاری دووەمی هاتنە ژیانی ئینسانن لە هەموو کەسێک زیاتر سۆز و عەتف و خۆشەویستی و پەرۆشیان هەیە بۆ ئینسان بۆیە لە ئیسلامدا کۆمەڵێ ئاياتی قورئانی پیرۆز لەوە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس لە هەم حقوقی دایک و باوک دەکەن و هەمیش حقوق بەرامبەر دایک و باوک حقوق واتە مافەکانیان کابێ ئینسان کەسێکی باوەفا بێ مافەکانی دایک و باوکی خۆی پێشێل نەکە و بە ڕێز و حرمەت بێت تا کۆتایی بەڵام عقوق ئەوەی کە سەرپێچی فەرمانی دایک و باوکێ لە قورئانی پیرۆزە خوای گەورە ئەفەرمێ وەقەضا ڕەبوک ئەلا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا خوا بڕیاری داوە پەروەردگارت بڕیاری داوە ئەلا تعبدوا إلا إياه بابەتێکی عەقیدەیە کەوا هیچ شتێکی تر نەپەرستن جگە لە ذاتی خوا نەبێ واتە هاوبەش بۆ خوای پەروەردگار و خوای متعال ئەنجام نەدرێ دواتر وبالوالدين إحسانا وەخوا بڕیاری داوە لەگەڵ دایک و باوکتان چاک بن هەڵبەت چونکە دوای خوای متعال جل جلاله هیچ کەسێک هیچ زاتێک بەقەت دایک و باوک نزیک نێ لە ئینسان و هۆکاری دووەمیش ئاماژەمان پێدا بۆ بوونی ئینسان دایک و باوکە لە ڕێگای زەواج ئینسان لە نێوان ئەو ژن و پیاوە دێتە بوون و لە دوای خوای پەروەردگار دڵسۆزترین پەرۆشترین کەسانێک بۆ مرۆڤ دایک و باوکی ئینسانن بۆیە خوای پەروەردگار بەو شێوازە حەق و مافی ئەوانی هاوبەش کردووە یان هاوتەریب کردووە لەگەڵ مافەکانی خۆی پەروەردگار جەل جەلاله کەواتە دایک و باوک پێگە و مەکانەتێکی گەورەیان هەیە خوای پەروەردگار لە شوێنی تر ئەفەرمێ وەوەصەینە الئینسان بوالدەیه ئیحسانا خوا ڕاستەوخۆ ئامۆژگاری ئادەمیزادی کردووە کە چاک بێ لەگەڵ دایک و باوچیە خوای پەروەردگار واتە ڕاستەوخۆ لەسەر خەتە ئەیەوێ تاکتاکی باوەڕداران مسڵمانان وا پەروەردە ببن کەسانێکی چاکەکار چاکەخواز بەڕێز بە حرمەت بە وەفا بن لەگەڵ دایک و باوچ خۆیان هەروەها لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر فەرمودەمان هەیە تەنانەت ابن مسعود خوای لە ڕازی بێ دەڵێ سألت النبي صلى الله عليه وسلم پرسیارم لە پێغەمبەری خوا کرد سەلامی خوا لەسەر بێ أي الأعمال أحب إلى الله سبحانه وتعالى أحب الأعمال بلاين خوای پەروەردگار کامەیە فەرمی الصلاة على وقتها نوێژ لە کاتی خۆی لەلایەن خوا خۆشەویستترین کردەوەیە ئەڵێ ثم أي پرسیارم کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاشان چ کردەوەیەکی تر لە لای خوا خۆشەویستترینە فەرمووی بر الوالدین چاکە لەگەڵ دایک و باوک کەواتە ڕاستەوخۆ لە دوای نوێژ باشترین کردەوە بریتیە لە چاکە لەگەڵ دایک و باوک لە دوای شەریک بۆ خوای پەروەردگار خراپترین تاوان تاوانی سەرپێچی و ئازاردانی دایک و باوکە بێوفاییە سپڵەیە بەرامبەر دایک و باوک کەواتە ئیسلام مەکانەت و پێگە و پایەکی زۆری داوە بە دایک و باوک دیارە ئەگەر تەمەشای بەرنامەی ئیسلام بکەین و شریعەتی خوای پەروەردگار بکەین گرنگجێکی زۆری داوە بەلایانی ڕێز و حرمەت و یەک لە مەبادیئەکانی بریتێ لە مەسائیلی احتیرام جا بە تایبەت لەوانە کە ڕێزگرتنی دایک و باوک لەبەرەوەی دایک و باوک پلە و پایە و مەنزیلێکی زۆر گەورەی هەیە هەم لە قورئاندا چەندین جار خوای گەورە دووپاتی کردوتەوە و تەوسیەی بەندەکانی خۆی دەکا بەوەی کە چاک بن لەگەر دایک و بابیان بەڵکم بگرە بەو نەسە دەفەرمێ وقەضا ربك ئەلا تعبدوا إلا إياه خوای گەورە دەفەرمێ خوا فەرمانی داوە بە ئێوە بێجگە لە خوا کەسێکی کە بەخوا نەزان و نەیپەرستن تەنها ئەو بپەرستن پەرستش بۆ خوا ئەنجام بدەن پاشان چی مقڕون کردووە لە کاندیەتی و بەستاویەوە بە عیبادەتکردنی خۆی یەکەوسەر وەبیلوالیدەینی ئیحسانە لەگەر دایک و باوتان چاک بن ئەو جا وەبیلوالیدەینی ئیحسانەش چی ئیمما یەبلوغەنە ئەگەر هاتوو عیندەکە الکیبەر اینجا عیندەکە ئەمە لە بۆ لە لوغەی تەمەشا بکەی حتا خۆی لە خۆیدا ئەمە ئیعجازێکی زۆر گەورەی تێدایە بەوەی کە پێگە و پایە و مەنزلی دایک و باوک بە دەردێخیتن ئیسلام کە خوای گەورە بۆ خۆی تەداخولی کردی و باسی کردی و تەوجیه و ئاراستەی مباشر ئەکە بە بەندەکانی کە چاک بن لەگەڵ ئەگەر دایک و باوک کەتە لای ئێوە عیندەکە یعنی ئەمە ظرف مەکانە ئەگەر لە لای کوڕ بوو میسان بە تایبەت زیاتر لای کوڕ دەبێتن ئەگەر کە بۆ خۆی پەککەوتە بوو بە سەڵات چوو ئەمجا عیندەکە الکیبەر
ئەو ئەحەدهما ئەو کیلاهما یان دایک و باوک جاروێ نامینێ دایک دەبێ یان باوک دەبێ یان هەردووچیان ئەگە کەتنە لای ئێوە فەلا تەقول لەهما ئوفین نەکەن داد و بێدادی لە دەستیان بکەن و شەی ئۆفیشیان لە دەستی بێن بێزار بن لە خزمەتکردن لە ئەزیەتیاندا. بەڵام بەداخەوە ئەوڕۆ کە تەمەشا دەکەی هەندێک جارە ناو کۆمەلگای کوردی کە ئەگەر تەمەشای ڕابردووی خۆمان بکەین باب و باپیرانی ئێمە ئەوەندە ڕێز و حرمەت و قەدری باب و باپیرەکانی خوانیان گرتووە یعنی ئەوەندە خزمەتیان کردووە بەڵام ئێستا دەبینین جیلێک هەن لە هەندێک هەمووی ناڵین بەڵام هەندێکیان گەیشتینەتە ڕاستدەی ئەوەی دایک و باوک بەڕاستی دادە بەدادی بێ بەدەست منداڵەوە بەڵکو منداڵەکە نەیتوانی بگرێتە خزمەتکردن و ماڵی خۆی کە کاتی خۆی ئەو دایک و باوکە ئاوا ئەو جگەرگۆشیان لە باوشی خۆیان کردووە ئاوا خزمەتیان کردووە تەنانەت دایک و توێتی میسانن یاخۆ ڕۆڵە ئەو نەخۆشیە ئەو دەردەگرانە ئەم تایە بێتە لاشەی من لە لاشەی تۆ دەرچی تەسەوڕ کە لەو کاتەی هەر یەک لەمەکە بچووک بووینە دایک و باوکمان چیان لە بۆ ئێمە کردووە چ سۆزێکیان هەبووە چ عەتفێکیان هەبووە چ حەنانێکیان هەبوو بۆ ئێمە چۆن خەویان لە خۆیان حەرام کردووە چۆن باوک ئەزیەت و ئازاری زۆری دیوە تاک و نانەڕقەیەکی پەیدا کردو دەرخواردی داوم قۆدێشیرێکی دەرخوارد داوم داخوا کاتی خۆی زۆر بە زەحمەت و بە ئازار ئێستا زۆر ئاسانترە جا دایک و باوک ئەوڕۆ دەبێت زۆر باشتر پاداش بدرێتەوە چکە ئیسلام وا ئەمر دەکاتن حیف و مخابینە ئەوڕۆکە خانە هەبێ بە تایبەت لەناو کۆمەلگای کوردەواری کە کۆمەلگایەکی مسلمان و دیندار و خواناسا بەڕاستی عیب و شوورەیە بۆ ئەو کەسانە کە نتوانن خزمەتی باوچیان بکەن داچیان بکەن کاتێک کە بە ساڵات چۆ لیان بێزارە بن کە لە کاتە شکاندنی ئەمری خوایە شکاندنی خودی خۆیەتی و بێوفایی بوونە بەرامبەر ئەو چاکەی پێشتر کە ئەوان لەگەڵ منداڵەکەیان کردو ئەمڕۆ پێویسترە دووقات لەگەڵیاندا بکاتەوە دیارە هۆکار زۆرن یەک لە هۆکارانە جاروەیە بەڕاستی خودی خۆی دایک و باوک بۆتە هۆکار لەوەی کە نەیتوانیوە ئەو منداڵە وا پەروەردە بکات لە گچکەیەوە لەسەر ڕێز و حرمەتی دایک و باوک لەسەر پەروەردەکردنێکی خۆشویستنی خوا و پێغەمبەری خوا ئەوامری خوا فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمە یەک دوو لە هۆکارەکان ئەوەیە بەجێهێشتنی لێوبەردەم فلیمەکان و تەلەڤیزیۆنەکان تەسلیمکردنی بە ئەنتەرنێت و بە برادەری خراپ یاخود ئیش نەکردن لەسەری یعنی پەروەردە نەکردنی خەملێ نەخواردنی هەوڵ نەدان و کۆشش نەبوون و هەروە نەبوونی نەخشەیەکی پەروەردەیی ئەوانە هۆکارن بەڕاستیان ئەو بەرنامانە تایبەتانە کەوا لە خەڵک ئەکاتن کە ئەو منداڵانە بە شێوازێکدا بڕوا شکۆ و شەرم و حیا و ئەدەبیان لە بەرامبەر زۆر کەسایەتیدا کەم بێ بە تایبەت لە بەرامبەر دایک و باوکدا کۆ بۆ مەرامی تایبەتی ئەوانش زیاتر ئیش لەسەرنەوەکان دەکەن. دایک و باوک ڕێزێکی گەورەیان هەیە لە ئیسلامدا خوای گەورە کە باسی پەرستشی خۆی دەکا لە دواتر باسی چاکەکردن لەگە دایک و باوک دەکا خۆی دەفەرمێ وقەضا ربک ئەلا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا خوای گەورە فەرمانی کردووە کە تەنها ئەو بپەرستن و هەروەها چاکە بکەن لەگە دایک و باوکتان بە واتای خوای گەورە مافی زۆری لەسەر ئێمە هەیە کە ئێمەی لە نەبوونەوە هینایتە بوون بۆیە دەیپرسین و هەروەها داک و بابش هۆکارێکن بۆ هاتنە سەر دنیای ئێمە کە ئەوان بووینە هۆکارێک بۆەوەی کە بینە سەر دنیا ئەوانش مافیان هێلۆی خوای گەورە هەردووکە بەیەکەوە گرێدراوە بۆ مانای پەرستنی خوای گەورە چاکردن لەگە دایک و باوک ڕەبتێکی زۆری هەیە بۆی خوای گەورە دەفەرمێ بالوالدین ئیحسانە چاکە بکەن لەگە دایک و باوکتان چاکەکردن بە واتای هەرچی چاکە هەیە لە قسەکردن لە ڕەفتار لە هەڵسوکەوت بۆیە نەیفەرمووە چاکەیەکی دیارکراو بکەن بۆیە دایک و باب زۆر گەورەیە حتا لە حەدیثدا هاتووە لا يقاد الوالد بالولد يعني قبيت باب داك مناڵی خۆی خوا نەخواستە بکوژی ئەو کوشتنەوە نابیتە هۆکاری ئەوەی کە ئەو بابە بکوژرێتەوە لە تۆڵەدایان ئەو داکە بکوژرێتەوە بەڵگەش بەوە دینەوە چونکە ئەو داک و بابە بۆتە سەبەبی بوون و وجودی ئەو مناڵەی چۆن ئەو مناڵە جارێکی دیکە بیتە هۆکار بۆ لە ناوچوونی داک و باب حتا ئەو داک و بابە دەستیان بچیتە مناڵی خۆشیان بکوژن داک و باب ناکوژرێتەوە ئەم بەڵگەیەوەیە کە داک و باب لە ئیسلامدا زۆر زۆر گەورەیە پاشان پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی لەو کاتێک کە ئیبن مەسعود لەی دەپرسی رضی الله عنه أي العمل أحب إلى الله چ کار و کردەوەیەک لای خوای گەورە لە هەموو کار و کردەوەیەک باشترە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمی الصلاة في وقتها وعلى وقتها نوێژ لە کاتی خۆیدا پاشان ئیبن مەسعود دەڵێت چ کار و کردەوەیەک دووەم شت ئەفەرمێ بر الوالدین چاکە لەگە داک و باب
پاشانچی ئەو جا ئەفەرمی الجیهاد فی سەبیل الله جیهاد لە پێناوی خوای گەورە واتە چاکەکردن لە کەداکوبا پلەیەکی گەورەی هەیە لای خوای گەورە عەمەلێکی زۆر خۆشەویستە خوا پێی خۆشە کە ئێمە چاکە بکەین لە کەداکوباوکمان دیارە شێوازی چاکەکردن لە کەداکوباب لەو ئاەتە پیرۆزەدا لە سوورەتی ئیسرا زۆر بەڕێکی باز دەکا کە ئێمە چۆن بتوانین زمانی خۆمان ڕێک بخەین بەرامبەر داکوباب فلا تقل لهما أف ئێوە قسەی ئۆف کە کەمترین وشەیە بەرامبەر داکوباب نای بەکاربێ ئۆف سزای ئەوەی لی بدەی ئازاری بدەی جوینی پێ بدەی دەری بکەی لە ماڵەوە ئەوجە پێشتر دەفەرمە ئیما یەبلوغەن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف دیارە مرۆڤەکان لەو کاتێ وەڕز دەبن کە داکوباب گەورە دەبی بە ساڵادا ئەچی یەکەچیان ئەگە بێت و هەردووکیان لۆی قورآنێکە مزارە فەرمێ ئەحەدهما ئەو کلاهما ئەگەر یەکیان گەورە بوو بە زەحمەت دەبی جارۆی لەسەر جێگای دەکەوی پێویستی بەوەی هەڵیگرێ ئەزیەتی زۆرە بۆیە دەرێ لەو کاتەشدا پێی مەڵێ ئۆف سزای لە حاڵەتی ئاسایە کە داکوباوکە ساغە و سەلامەتە و هیچ عیبێکی نییە لەو کاتە پێویستە زۆر باش بیانەگە بێت و هەردووچیان چووکە بێت و هەردووچیان پەکەوتە بن یان لەسەر جێگا بکەون لەو حاڵەتدا ئەوان زیاتر پێویستیان بەوەی هەیە کە تۆ لەگەڵیان باش بە ئیدی یەکەم شت کۆنتڕۆڵی زمان فلا تقل لهما أف کۆنتڕۆلی زمانی خۆت بکەی بەرامبەر داکوباب یعنی هەستە کە ئێستا لەو سەردەمەیدا مناڵەکان زۆر بێڕێزی دەکەن بەرامبەر داکوبابیان لە قسەکردن لە جوێندان لە ینی خوانەخواستە شتی ناشیا و بەکاردین بەرامبەر کۆمەڵێک لە مناڵەکان نەک بڵێن هەموو مناڵ وایە بەڵام ئەوە دەبینین و هەستی پێ دەکەین فلا تقل لهما أف ولا تنهرهما وهروها دەفەرمێ ئێوە زەجریان مەکەن قسەی نەشیاویان پێ مەڵێن وقل لهما قولا كريما لە هەمان کاتدا پێشت دەڵێت چی بکەی لە قسەی باش قسەی کەریم قسەی خۆش قسەی ڕێک و پێک قسەیەکی وا بکەی دڵی داکوبابت خۆشکەی وقل لهما قولا كريما لەگەڵ ئەوەشدا دەڵێ تۆ خۆت بکە وەکو ئەو باڵندەی کە پەڕی خۆی لە بۆ فەرخەی خۆی دەکاتەوە واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا باڵی زەلیلی دابێنە لە بۆ داکوبابت باڵی ڕەحمە چونکە ئەوان بە گچکەی ڕەحمیان بە تو کردیە یعنی دوعاشیان لۆ بکەی یەک لە چاکەکاری ئەوەیە قل رب ارحمهما خودایە ڕەحمیان پێ بکەی كما ربياني صغيرا هەروەکو چۆن ئەوان بە گچکەی منیان پەروەردە کردیە ڕەحمیان بە من بردیە ئەکەیت یعنی با کەس نەڵێ خێزانم منی خۆشترەوەی بەڕەحمترە لەگەڵ من کەس نەڵێ مناڵ منی خۆشترەوەی لە من خزم و کاس ڕەفیق و دۆست ئەو مەحەبەتەی کە داکوباب هەیتی بەرامبەر مناڵ کەسنیتی لە وجوددا بۆیە بە حوبی داکوباب نەگۆڕێنەوە بە حوبەکانی دیکە بە خۆشەویستەکانی دیکە ئەو حوبەی ئەوان هەیتیان کەسنیتی بۆیە گرنگە ئاگاداری ئەو خۆشەویستەی بین کە داکوباب بەرامبەر ئێمەی هەیە طبعا ئەوەش زۆرێکی ترە بەڕاستی پێشەرکاریە کە بەرامبەر بە معنا واتای مرۆڤایەتی بەگشت دەکرێت بە تایبەتی بەرامبەر بە باوچێک کە ئەو منداڵە یان ئەوەوەی کە لە پشتی خۆی هەری گرتیە کە زۆر بە ئەمانەتەوە بەڕێیەکی دروست خاوێن لە ڕەحمی ئافرەت دای دەنێ ئەتو ناوی بێ بە پیاوسەری ئەستەن کەلیمەی پیاو سالاری نازەمژن سالاری لە ئیسلامدا نیە لە ئیسلام شەرع سالاریمان هەیە ئەوەی کە سالارە شەرع ئەمر دەکا شەرع بڕیار دەکا بەسەر باوک بەسەر دایک بەسەر کچ بەسەر کوڕ طبعا ئەوە یعنی بەکودەری زاراوەیە کە خەڵکانێکن بەکاری دێنن بۆ ئەوەی پێ لە ئیسلام بدەن لەبەرەوەی ئەوان دژایەتیان لەگەر ئیسلامێ لەبەرەوەی دەزانن ئەگەر ئیسلام بێتە مەیدان و ئیسلام باڵا دەست بی ئەوان ناتوان خەڵکی چەواشە بکەن خۆر لە چاوی خەڵک بکەن خەڵکی فری و بدەن لەبەرەوەی ئیسلام قسە لەگەر عەقلی ئینسانەکان دەکە و عەقلی ئینسانەکان ئازاد دەکا و ئیسلام هیچ کاتێکیش لە بەرامبەر عەقل یان فکرکردنەوە نەترساوە لەبەرەوەی هەر کەسێک ئەگەر عەقلی سەلیم بی قەلبی سەلیم بی ئەو کاتە زۆر بەجوێن لەگە فترەی سەلیم دەزانین دینی خوای گەورە جەل وعەلا هاتیە خۆشبەختی لە بۆ ئینسانەکان دابین بکات ئەوە بەڕاستی قسەیەکم بۆ پەڕی پێشەڵکاری تێدەگەم کە بەرامبەر باوچێک ئەو قسەیە بەکاربێ لە ئیسلام شەرع سالاریمانەیە کەلیمەی بابک سالاریمان بە هیچ شێوەیەکیش نییە فەرموو لە چارچێوەی ئەوەی کە ئەوان باز دەکەن جەنابتان ئاگادارن دەزانن کە چی بێ ڕێزێک بەرامبەر داکوبابەکان دەکرێت بەداخەوە ئەو داکوبابەی کە هەموو ژیانی خۆی وەکو مۆمەک دەتامێنتەوە تاکو دنیای
منداڵەکەی لە ڕێگای منداڵەکەی کۆمەلگای ڕۆنکاتەوە ئەوڕۆ کوا پێگەی کوا مەکانەتی ئەوەی کە دەمان بیست لە ئەو ڕۆژ ئەوە ئەوڕناوە خۆن کە مسلمان دەبیستین لەبەرەی بەهۆی ئەوەی کە مسلمانەکە لە دینی خۆی دوور کەوتوتەوە ئافرەت دەبێ بکەوێتە دار العەجەزە لە منداڵی لەنەوەی لە هەموو شتێکی ئەمە لەگە نموزەکی بدەمە زەنابەت لە سەردەمی پێغەمبەر ساوسم لە پاش وفاتنی پێغەمبەری خوای کە پێشەوە ئەوبەکر دەبێتە خەلیفە و جێنشین سبحان الله ڕۆژە گەورەمان عومەر دەفەرمێ ئافرەتێکە بوو ئەو ئافرەتە نابینا بوو چوو بە ناو ساڵ کەسی نەبوو هەموو ڕۆژێک دەچوم ماری لە دەرەوەی شارش بوو ئەرە داچی بەڕێزم ئەمن عومەرم فاروقی ئیسلام سەحابەی پێغەمبەر برادەری ئەوبەکر ئەرە ئیشەکە تێوەتکەم فەرمێنێ وەڵا کوڕی خۆم ئەرێ وەڵام قەڵمیش بوو بەڵام لە پێشت و یەکات بەخوای ناوی خۆی نەگەت هەموو خزمەتی کردم ماڵی جەسکدا ئاوی لۆمدانا خواردنی دانا ڕۆیشت ئاخری عومەر گوت دەبی چێ بێ ئەو خێریم بە سبحان الله دەرێکە ڕۆژە خۆم لە کەمی دانا دەبینیم یە کاتێ خۆی دەمامەکدا بەس دووکونە چاوی دیارە دەرێک هات دەر لە پشتۆتون گرتم گوتی بەرم دەکە گرتم دەبینیم ئەو بەکرە خوا لێ ڕازبی خەلیفەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەسەوڕکە ئافرەتەکە پیرێژ نەکە نەجوانی هەیە بەتەمای بن نەپێویستیان بەدەنجێ و ئافرەتەشە ئافرەتە چی نابینە بەڵام دوو سەحابەی پێغەمبەر پێشبڕچێ دەکەن لەسەرەوەی کە خزمەتی بکەن لۆ لەبەرەوەی لە ئیسلام پیاوێک بی ئافرەتێک بی کە چوە ناو ساڵ لەبەرەوەی خزمەتی کردیە نەوەی خستۆتەوە نەوەی پێشکەش بە کۆمەلگا کردیە جێگای ڕێزە و دەبی تەقدیر بکرێت دەبی خزمەت بکرێت زەبەڕاستی ئەو زاراوە نە ئەسلی هەیە نە ئەساسی هەیە لە ناو ئیسلام ئەو شتەمانیە لە ناو ئێمە مسلمانان ئەوە داکوباب ڕێزە چیە کە چوە ناو تەمەنیش دەبێتە دایە گەورە و بابە گەورە ینی ڕێزی گەورەی زیاتریان پێ دەکرێت ئێستا ئێمەش لەسەر دایکەکانمان بە شەڕ دەین قورعای دەکەین لە کنچیانمان بی ئێستاش دەستیان ماز دەکەین ئێستاش خزمەتیان دەکەین ئێستاش جیان جێڕین ئێستا چیار خواردنیان پێخۆشەوان لە بۆ دەنین چەند گەورەتر دەبن چە ئیسلام وامانە دەکا ڕێزی گەورە و زیاتریان بدەینیم بەداخەوە دەڵێم هەندێک لەو ڕێکخراوانی بنێ و ڕێکخراوی ئافرەتان بێ کۆمەلگای مەدەنی بێ یان هەر جۆرە ڕێکخراوێکی تر بێ لەگەڵ ڕێز و حرمەتم ئێمە ناڵێن هەموو ئەو کارانی کە لە نێو کۆمەلگای کوردی ئەنجامیانداوە سەلبیە ڕاست زەربی سفریان بکەین بەڵام بەداخەوە هەندێک بوار هەیە کە قسەی لێ دەکەن هەندێک کۆمەڵێ بابەت و بیرۆکە هەیە فڕێ دەدەنێ نێو کۆمەلگا بەڕاستی زۆر بە سەلبیش کاوەت و بەسەر کۆمەلگای کوردی کۆمەلگای کوردی کە لە واقعدا هەموو ئەو پەروەردەیان یان زۆربەی پەروەردەکان ڕنگدانەوەی پەروەردە ئیسلامی جوانەیەکە لە ڕێی مینبەر و میحراب و مزگەوتەکانەوە خەڵک لەسەری پەروەردە کراوە لە ڕێی ڕێنمایە جوانەکانی قورئان و سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تا ئەو چەند ساڵی دوای دایک و باوک لە نێو کۆمەلگەی کوردی لە نێو خێزانی کوردی شتێک بوون شکۆ و حرمەت و پێگە و مەکانەتێکی هێجگار مەزنیان هەبوو سوپاس بۆ خوا تا ئێستاش هەروایە بەڵام بەڕاستی ئەو جۆرە تێڕوانینە سەقەتانەی کە هەندێک لەوانەیە وەکو کارکتەرێکی ڕێکخراوەکان دێن ئەو جۆرە بابەتانە ئەڕوژێنە لە نێو کۆمەلگایە هەست ئەەکەین لە دوای ئەوە کۆمەڵێ بێڕێزی بێحرمەتی سپڵەیی بێوفایی ڕووی لە خێزانی کوردی کردووە ئەجینا باوک ئەگەر دیکتاتۆر بێ ناڵێن هەموو باوکێک دڵسۆزە پەرۆشە ڕەنگە باوکی دیکتاتۆریشمان هەیە بەڵام باوک مەکانەت وەکو پێگە نەخێر پێگەیەکی دیکتاتۆرانە نیە بەڵکو پێگەی خەمخۆری نمونەی دڵسۆزی وەفا قوربانیدان باوک سەرنج بدە هەر لە سەرەتای تەمەنیەوە هەرکار زەواج ئەکا خەریکی قوربانیدانە تا کۆتایی ژانی خۆی هەموو تەمەنە جوانەکەی خۆی ئەبەخشێ بە منداڵەکانی هەموو هەوڵ و هیمەتێکی ئەوەیە کە منداڵەکانی بەختەوەر بن بەختەوەری منداڵەکانی خۆی ئەوێ خۆشەکانی خۆی ئەبەخشێ بەوان بە قوربانی منداڵەکانی ئەکاتن کەواتە لە بەرامبەرە ئەگەر لە ماڵ گەورێک نێبێڕێ کەسێک کە ئەوەندە دڵسۆزت بێ کەسێک ئەوەندە پەرۆشت بێ ینی ئەوەندە زۆرە کە ئینسان ڕێزی لێ بگرێ قیمەت و بەها و پێگەیەک بۆ ئەو کەسایەتێدا بنێ چونکە لێرانە ئەو بێسەروبەریە دروستە بێ کە خێزان سەرێکی نامینێ ئەو کێشە و دەردە کۆمەڵایەت و کۆمەڵایەتیانی کە دەبینن ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە ئاسەوار و لێکەوتەی زۆر خراپی لێ دەکەوێتەوە خێزانی کوردی شتێک نمونونێکمان نەبوو لە ڕابردوو ئەتوانم بڵم تانەوتەکانیش نمونونێکمان نەبوو لە نێو خێزانی کوردی ئەگەر هەش بێ حاڵەتی وا زۆر دەگمەن بووە خەڵک هەر نەیبیستووە کە منداڵێک بچێ دایک و باوکی خۆی بباتە خانەی بە ساڵاتچوان لەوێ بەخەوی ینی هەر پێی عیبەیەک بووە پێی بێدینیەک بووە کە چۆن ئەکرێ ئەو باوکە دڵسۆزە خەمخۆرە مشور خۆری خۆی ئاوا بەڕاستی چاکەی بداتەوە بۆیە ئیسلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ئامۆژگاری منداڵەکان دەکات تا ئێمە چاک بین لەگەڵ دایک و باوکمان چونکە لە ڕووی پەروەردەیەوە ڕنگدانەوەی بێ لەسەر منداڵەکانمان ئەفەرمێ چی بڕوا ئاباءەکم تەبەڕکم ئەبناؤکم
ئێوە چاک ببن لەگەڵ دایک و باوکتان منداڵەکان چ لەگەڵ ئێوە چاک دەبن بەڵام کە لە ئێستا ڕ من وەکو دکتاتۆرە سەیری باوکی خۆم کەم لە بەرچاوی منداڵەکانی خۆم هەڵبەت دوایە منش ئەبم بە دکتاتۆر کەواتە هەمان ئەو سەربیە بۆ منیش دەگوازێتەوە کە دۆ هەمومان زەرمەند دەبین لە نێو کۆمەلگایە بێگومان ئێمە لە نێو کولتوری کوردەواری خۆمان ئەگەر سەرنج بدەین کەمێ بگەڕینەوە بۆ دواوە تا ئێستاشی لەگەڵدا بێ هەندێک پیرە ئافرەت و ئافرەتی بەساڵاچوو بەقەد نازام چێخوایەک لە نێو کۆمەلگا ڕۆڵی بینیوە لە عائیلە و خێزانێکی گەورەی بەڕێوە بردووە قسە و حرمەت و ڕێزی ئەو بەقەد نازانم چ بەرپرسێکی گەورە ڕەنگە خوار بێتی بۆچی ئێستا خەریکە منداڵ تەنانەت پەیوەندیە کۆمەڵایەتی و عەتف و سۆزەکەیشی لەگەڵ دایک و باوکی نامینێ یعنی هۆکار زۆرن تەنها ئەو جۆرانن بێگومان بابەتی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئامرازەکان و تەلەڤیزۆن و چی کە لە ڕێگەی ئەوانەشەوە کۆمەڵیشت پەخشەکرێ کۆمەڵی قسە فڕە ئەدرێتە نێو کۆمەلگا بەڕاستی وای لێ هاتووە کە منداڵ پێشێر کارێکی تەواوی سەرەکی دایک و باوکی خۆی بێ ڕێز و حرمەت بۆ باوکی و دایک خۆی داننێ بێوەفا بێ بەرامبەر ئەو دایک و باوکە تەنانەت منداڵی وا هەیە سەر هەندێک عائیلە و خێزانی وا دروست بووە قسەکردن نەماوە نان پێکەوە خواردن نەماوە ژوورە تاریکەکانێ ژوورە داخراوەکان کە منداڵەکان هەر کاتێکە گەڕاو لە خوێندن لە قوتابخانە و زانکۆ دەچێتە ژوورە داخراوەکەی خۆی نانێک لەگەڵ دایک و باوکی خۆی دەکەن قسەیەکی خۆشی لەگەڵ هاوڕەکانی قسەی خۆشە کەسێکی مەشرب خۆش پەیوەندی کۆمەڵایەتێکی باشی هەیە بەڵام لەگەڵ باوکی قسێکی زبر هەمیشە قسەکانی باوکی لا قورسن نایندایکی لا قورسن پەیوەندیەکانی لەگەڵ باوکی دایکی زۆر لە لا قورسە بەڵام هاوڕێ و هاودەمەکانی لە دەرەوە زۆر چێژی لێ ئەبینێت ئەوەش بێگومان مەسلەیەکی تر هەیە هەندێک خوێندنەوەی منداڵەکان بۆ باوک و دایکان ڕەنگە لە ڕووی خوێندنەوەیەکی شەهادە بێ بڕوانامە ڕەنگە بڵێ باوکم یان دایکم چونکە کەسێکی هاوکات لە ئاسی خوێندەواری هەمان هەڵگیری هەمان بڕوانامە نیە دێ بەکەمتری لە خۆی تەماشاکە لە ئەو هەموو ئەزمون و تەجروبە و دڵسۆز و پەرۆشی خۆی کە ئەو لە واقعی ژان دەگە زۆر تێکەشاوە زۆر واقع بینانەتر تەماشای ژانەکە و ژان ئەناسێ ئەوانە هیچی ناخوێنێتەوە کە بەخۆی کا تازە هەرزەیەکە لە ژاندا هەرزەیەکە هەنگاوی سەرەتایەتی ئەو هەموو هەوڵ و هیممەتە و دڵسۆزی باوک سفر ئەکا بەڵکو بە دیکتاتۆریشی وەسفەکە بەداخەوە نەخێر تەبعاً ئەوانەی ئەو قسانیان کرێ پێم وایە لە دەڵێ ئینا و یەنضەح بما فیه یعنی جام چی تێدا بێ ئەوەی لێ دەڕژێ بە قەناعەتی کولیشەوە قسە دەکەم چونکە باوک پیاوسالاری دیکتاتۆریەت نییە کاتێک دەیەوێتە نەوەیەکی جوان پێشکەشی کۆمەلگا بکە لەسەر ئەساسی ڕێز و ئەدەب و حەیا و شەرم و کەڵک و سوود و هەروەها چاچی و باشی و ئەمانەت پارێزی و دەستپارێزی و دەستپاچی یعنی باوک کاتێک کە پەروەردەی منداڵەکەی دەکاتن باوکەوە لە منداڵەکەی دەپێچێتەوە کەلەی دەپرسێتەوە بە تەبعاً مەبەستمان لەوەیە کە باوک بەپێی ئوسلوبی بنەماکانی پەروەردە و پێگەیاندن و تێگەیاندن یعنی بەو شێوازە لە شێوازێکی زانستی ئەوانە کاتێککە باب ڕوبەڕووی منداڵەکەی دەبێتەوە لە ڕووی پەروەردەکردنەوە پێی ناگوتێت پیاوسەلاری دیکتاتۆری بەڵکم پێوە ئەو پەڕی خەمخۆری دڵسۆزیە لەبەرەوەی هەموو باوکێک حەز ناکاتن هیچ کەسێک لە خۆی باشتر بێت چاتر بێ بەڕێزتر بێ بە حرمەت بێ پیاوتر بێ بەڵام تەنها لە هەموو دنیا حەز دەکات منداڵەکەی لە خۆی باشتر بێ چاکتر بێ بەڕێزتر بێ بە حرمەتتر بێ پیاوتریش بێ بەدینتریش بێ چونکە فەزلەکە بۆ خۆی دەگەڕێتەوە خەڵک دەڵێ کوڕی بابی خۆیەتی تەماشا ئەسڵەن ئەوە پێچەوانەی قسەی ئەم بیردۆزانێک کە دەڵێ باوک بۆتە پیاو سالار دیکتاتۆر ئەسڵەن وانە بەڵکم باوک دەبێ ئاوا باوکێکی دڵسۆز بێ خەمخۆر بێ هەم بۆ ئەوەی خۆی لەژێر سایی بحەسێتەوە هەم بۆ دنیا قیامەت سوودی لێ بینێ هەم نەوەکی جوانیش پێشکەشی کۆمەلگا بکاتن کە کۆمەلگا ئەوانە لە داهاتوودا دەبنە کەسانێکی بەڕێوەبەر و هەروەها مشور خۆری وڵات ئەگەر کەسەکە باوک لە منداڵی ڕائاوە لەگەڵی پەروەردەی نەکاتن و بەو شێوازە ئاراستەی نەکا سبەینە کە شتێکی ناو کۆمەلگای کەوتە بەردەوس خیانەت لە کۆمەلگایەکەشی دەکات لە وڵاتەکەشیەکە لە نیشتیمانەکەشێکە لە دین و هەموو شتی خەڵکەکەشەکە بەڵام ئەگەر بەو شێوازە پەروەردە کرا بەو منەمایانەی پەروەردەکەدا ڕۆیشت ئەو کاتە کەسێکی پاک و خاوێنی لێ دەردەچێت سوود و نەفعی دەبێت بۆ کۆمەلگا نابێ ئەمە بڵێنە ئەو کەسانە ئەمە دیکتاتۆریەتی پیاوسای دەبی بڵێن خەمخۆری و دڵسۆزی و ئەمە ڕاستیەتی پەروەردەکردنە حتمما ئەمە ئەوەی ئێستا کە دەیبینی پێم وایە ئەمە کاریگەری ئەو بیردۆزانێ ئاوە لەو خەڵکە دەکاتن ئاوەتە هەڵسوکەوت لەگە دایک و باوکی بکاتن یعنی وەفای لەبیر بکاتن و هەروە چاکەکانی ڕابردوو لەبیر بکاتن بەڵکم ئەمە منهەجی ئیسلامە دێتن کەوە
هانی تاکەکان ئەداتن لەسەرەوەی کە ڕێزە دایک و باوچیان ڕابگرن کە بە تایبەت کە بە تەمەندا دەکەون بە ساڵا دەچنچکە ئەو کاتە زیاتر پێویستیان بە یارمەتیدان هەیە بە چاکەکردن لەگەڵ هەیە بە جێبەجێکردنی کاروبارەکانی هەیە بە بەخێوکردن هەیە بە خزمەتکردن هەیە بە ئاگالێبوون و چاودێریکردن هەیە ئەوە ئیسلامە و منهەجی ئیسلامە دێتن تا ئەوە ئاراستی ئەم خەڵکە ئەکاتن بەڵام ئەمە غەیری منهەجی ئیسلام و ئەو بیردۆزانەیە وا ئەکە بە ناوی ئەوەی کە پیا و سالاری پیا و دیکتاتۆریان نییە وڵا کاکە باوک دیکتاتۆر وا ئەکە ئەم کوڕە ئەم کچە ئەم بابە ڕێزی لاکەم بێتن کە وەکو ئەوەی کە دەیبینین لە دەرەوەی وڵات لە بۆمان دەجێڕنەوە کە داک و با پیر دەکەوێت جاروێ کە دەمرێت لە ژۆرێ بەهۆی بۆنەکەەوە دەزان وفاتی کردوەنجە پاشی چەند ماوەیە کە شارەوانی دەیشارێتەوە دێ دەچێت گولێشی پلاسیک لەسەر گۆڕەکەی دائانێتن ئەوە وفا و چاکەکەی خزمەتکردنی ئەوە بووە. باوک لە ئیسلامدا پلە و پای زۆری هەیە و داکیش بە هەمان شێوە و هەندێکەڵێن داک و باب یەک ئاستیان هەیە یعنی هیچیان لە هیچیان گەورەتر نییە وەکو شافعیەکان لەسەر ئەم ڕایەن کە بەڵێ داک و باب یەک پلەیان هەیە لە ئیسلامدا چونکە قورئان ئەفەرمە بالوالدین ئیحسانە ئەفەرمێەوە بالوالدین ئیحسانە یعنی چاکە بکەن لەگە داک و بابتان جیاوازی نەکردیە چاکەی زیاتر لەگە داکتان بکەن یان لەگە بابتان بکەن لەگەڵەوەیدا کۆمەڵێکی دیکە لە زانایان لەسەر ئەوەن بەڵێ داک فەزلی زیاترە لەسەر باب بۆ مانای کە سەحابەکە دەپرسی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم من أحق الناس بحسن صحابتي چێ لە هەموو کەس شایستەترە کە من هاموشەی بکەم لەگەڵی بژیم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئومک ثم ئەبوک سێجا ئەفەرمێ داکت ئەو جەبابت بۆیە یعنی ئەڵێن ئەگەر مافەکانی داک و با بکێ چار بەش یعنی یەک لەسەر چوار بەبەر باب دەکەوی سێ بەسەر چوار هیداکە بۆیە حتا ئیمام مالک لەسەر ئەو ڕەیەیە کە مناڵ ناتوانانی بیستە دەرەوە بخوێنی ئەگە بێت و ئیزنی داچی لەگەڵ نەبی یعنی دەیپرس سوڕای پێ بکەی نەک یعنی حتا لە جیهاد دەبی پرس سوڕای پێ بکرێ داک و باب فەرمانت پێ دەکەن بڕۆی لە بۆ جیهاد یان نامەگەر بێت و جیهادەکە لەو حاڵەتانە بیکەوە فەرض العینە ئەو ئاساییە لەم کاتدا کە خەڵک هەموو بڕۆ بۆ جیهاد و کۆشش لە پێناوی خوای گەورە مەبەست لێرە ئەوەیە باب لە ئیسلامدا سالار نییە بۆ مانای هەموو شتێک کۆنتڕۆڵ بکە مستەبید بی و دیکتاتۆر بی بۆ مانای سەرپەرشتیارە بەو مانایی کەوا دڵسۆزە لە بۆ ئەو مناڵی خۆی وەک دەڵێن هەموو کەس حەز دەکا مناڵی خۆی لە خۆی باشتر بێ مناڵی خۆی لە خۆی بەڕێزتر بێ لە نێو خەڵک شخصیات و کەسایەتی زیاتر بی بۆیە گرنگە ئەو نەزڕەیە بە هەڵە تێبگەین ئەو کەسانێک کە پێیان وایە ئیسلام بابی فەڕزکردیە لەسەر مناڵ و نا با ئەگەر هەر دەستگایەک هەر دائیرەیەک هەر کۆمپانیایەک ئەگە بێت و سەرپەرشتیاریشی بەڕێوە ناچی باب لە بۆ هەندێک کە زەبتی ماڵ بکە تەنزیمی ماڵ و خێزانی خۆی بکە دەبی سەرپەرشتیارەکە بی ئەو ماڵی تەنزیم بکە بە مانای نا یعنی کە ممکنە بابی واشەبی لە ماڵێ ستەم بکە لە مناڵەکانی خۆی ئەوەشمان هەیە ئەوە نا بۆ مانای سەرپەرشتیان بکە پەروەردەیان بکە فێرە نوێژیان بکە فێرە تاعیان بکە نەسیحەتی باشیان بکە لەگەڵیان دابی نەکەندێک باب هەیە بە شەو ئەڕوا بە شەو دێتەوە مناڵەکان مەحرومن بێبەشن لە عاتیفەی ئەو بابەی یعنی دەڵێن کابراەک بابک یعنی کچێکی دەبی لە ئەو کچە دیارە یەکەم دەبی لە قوتابخانەی ئەوش 1000 ریاڵی پێدەدا کچەکەش دەڵێ من پارەم بۆ ناوێ سعاتێک لە کاتی خۆم پێ ببەخشە کاتژمێرێک لە کاتی خۆم پێ بدەم پارەم بۆ چییە دیارە ئەو مناڵە ئەو کچە ئەو کوڕە بێبەش بووە لە سۆزی باب لە سۆزی داک بۆیە باب دەبی سۆز ببەخشی بە مناڵەکانی خۆی پێشی ئەوەی پارە و پول و مادەیان پێ ببەخشی پێشی ئەوەی ئەلعابیان پێ ببەخشی پێشی ئەوەی سەفرە و متعەیان پێ ببەخشی هەندێک قسە و هەندێک ڕەفتاری جوانی خۆی پێ ببەخشی بۆیە گرنگە باب لە ماڵەوە قودوەبی لە ماڵەوە پێشەنگ بی بە قسە بە گفتار بە هەڵسوکەوت جاروێت تۆ قسێک لە بۆ مناڵی خۆت دەکەی قسەکەی جێبەجێ ناکەی بە مناڵی خۆی دەڵێ جگەرەمە چێشە خۆی دەچێشی درۆمەکە احتیمالی هەیە بە خۆی درۆ بکە بۆیە باب زۆر گەورەیە لە نێو ماڵدا پایە باب دەبی هەرمێنی وەکو پێشان بەڕاستی باب قەدیمان لە ناو کوردەواری خۆمان زۆر پێگەیەکی فراوانی هەبووە کۆڕ
کێت زۆر شەرمی دەکرد لە پێش داک و بابی خۆی حتا جارۆ بوو قسەی بکە یان دابنیشی یان پێ بکەنی ئێستا جارێ منداڵ بە بابی خۆی دەڵێ بەداشی خۆی دەڵێ بێدەنگ بە قسەی مەکە ئەو دەوێ قسەی بکەنا قسەی مەکە ینی بەڕاستی ئەمە ئیشی دەوێ بۆی کە بتوانین پێگەی با بگەڕێتەوە سەر مەساری خۆی. خی گەورە لە حەدیثێک قوسفنە ڕیض الله في رضا الوالدين ڕزابوونی خی گەور لەگە ڕزابوونی داکوباب یان دەفەرمێ الجنة تحت أقدام الأمهات لە ڕیواتێک کە صحیحە لەو دەفەرمێ إلزم رجليها فإن الجنة تحتها أو كما قال صلى الله عليه وسلم بەهشت لە بن پێی دایکە واتە ئەگەر دایکت بینی وەکو کرابێک لەسەر خۆتی بکەی خزمەتی ژێر پێ بکەی بەهشتی خوای لەوێن دەرێ دا هەیە یان چۆن ئەمن لە دوو ئەوەی دەگەرم خوای گەورە جەل لەوەلا لە خۆم ڕازیکەم بە تەعات ئەو هاش بە ژوێڕیالی لە دوو ڕزابوونی داک و بابم دەبم کەواتە ڕزابوونی خوای گەورە و بەدەستێنانی پلەی خوای گەورە چ بەدەستدەینی لەوەی بەدەستێنی کە تو خزمەتی داکۆ بەڵام پێم خۆشێک نوختەی بدەم تەمان ئەوەی کە باز دەکەین ئەو ئاەت و حەدیثانە ئەوانە سابتن هەتا ڕۆژی قیامەت دەرەبارەی داک و باب بەڵام ئیستیسنای شمانەیە داک و باب ئەگەر کافر بوو داک و باب ئەگەر کەسێکی خراپەکار بوو داک و باب ئەگەر کەسێک بوو فەرمایان دەکرد بە خراپە وەکو داچی سعدی کوڕی وەقاص کاتێک کە دەزانی سعدی کوڕی وەقاص مسلمان دەبی و سعدیش کەسێک بوو ناساو بوو کە داچی زۆر خۆش دەویست و کەسێکی جوێڕایی کرد و داچی هەستا ئەوەی بەکارینەوە کە سعدی سارد کاتەوە لەوەی کە لە خۆ پێغەمبەری بکە بەڵام فەرمی ئەی کوڕخۆم ئەی سعد نەدەخۆم نەدەچمە بەر سێبەری هەتا دەمرم بژێن لۆ مردم برێم سعد کوشتی یان واز دەخوا پێغەمبەر دەینی یان ئەمن ئەو شتانە تەری دەکەم لە خۆم سعد فەرمی داعیجان بەخوای ئەوە خوایە ئەو پێغەمبەر و قیامەتە قەسەم بە ئەڵڵا دەخۆی ناخۆی کەیفی خۆتە ڕوحەکە دەبی سەد ڕوحەت بڕوا ئەمن واز دەخوا پێغەمبەر جا لە خۆت نانی دەخۆی ناخۆی کەیفی خۆتە لەبەرەوەی بێتەماعی کرد دا ڕێزت تێ دا چی منی بەڵام خوا پێغەمبەری خوام لە تو خۆشتە دەوێ خوا پێغەمبەری خوای دێ ڕێزی بگرە خوا پێغەمبەری خوش دەفەرمی لەگەری چاک بە بەڵام لە شتە بێشەریەکان گوێڕای مەکەتە ئاتاتە خوارێ خوای گەور فەرمێ وإن جاهداك على أن تشرك بما ليس لك به علم فلا تطعهما فلا طاعة لأئمة في معصية الخالق بەجێکردن هیچ کەسێک نییە ئەگەر لە بەجێکردنی ئەو کەسەی سەرپێچی خوای هەر کەسێک بی داک بی بابی هەر جۆرە دەسەڵاتدارێک بی کەواتە بەڵام لەگەر ئەوەش وەصاحبهما في الدنيا معروفة ئەگەر داک و بابمان خراپیش بوو ئەمە بە خراپەی وە ناکەین چاکەیان لەگە دەکەین بەڵام لە بێ شەرعیەکان ئەمە بەجیا نەکەین وا تێ نەگە قەڵی برێن وەڵڵا مطلقاً داکەم دەرێ سفور بە دەبی سفور بم بام دەرێ مەچۆ مەزگەفتێ نەچمە مەزگەفتێ نا إلا لطاعت ئەگەر شتێک معسیەتی خوای بوو ئەمری خۆ پێغەمبەری خۆی مقدمە لەسەر ئەمری داک و باب لەتیفەی خۆشەیە ڕۆژێک گەنجێک دێتە لای مامۆستا کە فەرمی مامۆستا چۆن بزانم ئەمن لە ساڵحانم یان علامەتی ساڵحین چێ پێم خۆشە بزانم فەرمی ڕۆڵە گیان ئەگەرە تو لەو کەسانە بی دوعای لۆ داک و بابت دەکەی بەخوای لە ساڵحانی ئەگەر لەو کەسانە نەبی دوعای لۆ داک و بابت نەکەی لە ساڵحانی بە بەڵگەی خۆشەویست دەفەرمی وەلەدین صالحین يدعو له هەموو منداڵێک کچ و کوڕبی ساڵحە بە مەرجێک دوعای لۆ داک و باب بکە لۆی ئێمە نەک لە دنیا چاکەی لەگە داک و بابمان دەکەین و لە بیریان ناکەین بە چاکە و بە سەردان و بەدەڕاگرتن هەتا لە کاتی عیبادەتیش لە بیریان ناکەین وەقل ڕەبی ارحەمهما کەما ڕەبەیانی سەغیرە بەردەوام دوعایان بۆ دەکەین هەتا لە دوای مردنیش بە ئیستیغفارکردن و بە داوا لێ خۆشبوون لە خوای گەورە فەرمێ داک و با پێپلەکەی لە باشتێ بەرز دەبێتەوە بەچی بە ئیستیغفارکردنی کچ و کوڕەکەی لەبۆی کەواتەمە لە دوعا لە بیریان ناکەین نە ئەوان لە بیر دەکەین داپیرە و باپیرەکانیشمان لە بیر ناهێنێ ڕەبی اغفر لي ولوالدي ولوالدي والدي ئەو جە لەگە تێکرا ئیماندارم جا ئەگەر ئێمە بەڕاستی بمانێ خوا لە ساڵحینمان حیسێب بکاو و پاداشتی ساڵحینمان بداتێ بۆی ئەمە دەرێم داک و باب لە دوعای لە بیر نەکەین بۆ ئێمە وەکو وەسیەت وەکو ئامۆژگاری لەو مسلمانێک دەکەم ڕۆژانە چۆن یەک تەسبیح سەڵاواتی لێ دەدەی یەک تەسبیح قول هو الله دەخینی یەک تەسبیحش دوعای لە داک و باب بکە ربي اغفر لي ولوالدي ربي ارحمهما كما ربياني بكل دكاي خوا لە داک و بام خۆش بی خوا لە گەریان بەبەزەبی یعنی ڕۆژێ یەک تەسبیح لەسەر خۆ دەنێ 100,000 ئەو دوعای لە داک و بابت بکە بزانە خوای گەورە چۆن ساڵحت دەکا چۆن مارومدارە ساڵح دەکا و چۆن ژیانیش بە بەرەکەتی چاکبوون لەگە داک و باب ساڵحت دەکاتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ رضا الله في رضا الوالدين ڕەزامەندی خوا لە ڕەزامەندی دایک و باوکە بەچی ئەتوانین ڕەزامەندی خوا بەدەستبین بێگومان
دایک و باوک ئەو حەڵقە وەسڵەن کە ئەتوانی ئینسان لە ڕێگای ئەوانەوە یان هۆکارێکی گەورن بۆ ڕەزامەندی خوا بەدەستبێن تەنها بە ڕەزامەندی دایک و باوک بەدابینکردنی مافەکانیان مافی دایک و باوک چییە؟ چاک بین لەگەڵیانە لە ڕووی مادی ومعنەویەوە ئێمە ڕێز و حرمەتی دایک و باوک خۆمان بین هەتا لە ڕووی نەفەقەوە باوک ئەو کاتانێک کە گەنجە توانە و هێز و تاقەیەکی باشی هەیە تی ئەکۆشێ ماڵ و منداڵی خۆی بەسەر بەرزانە بەخێوەکە وە ژیانیان بۆ دابینەکە کەواتە لە کاتێک کە باوکیش بە ساڵا ئەچێ بێتاقەت ئەبێ ئەرکی ئەو کوڕ و ڕۆڵە و منداڵانەیە کە چاویان لە دایک و باوکی خۆیان بێتن ئەوە لە ڕێە و هەروەها تەنانەت بۆ دوعا و نزا ئینسان ئەرکێکیتی ئەرکی و مافێکی دایک و باوکە لای ئێمە کێ من نزای خێر بۆ دایک و باوکمان بکەین هەتا ئەو پەیوەندەی کە هەمانە لەگەڵ دایک و باوکی خۆمان ئەو هاوڕێ و هاودەمانەی پێغەمبەری خوا فەرمی ئینسان دەبێ وەفادار بێ لەگەڵ هاوڕێ و هاودەمەکانیش پێغەمبەری خوا فەرمی سەلامی خوا إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث ئەگەر ئادەمیزاد مرد کردەوەکانی کۆتایی پێدێ واتە ئەجر و پاداشی بۆ ناچێ تەنها لە سێ ڕێگاونە بێ دوای مردنیش بێگومان ئەجر و پاداشەکەی بۆ ئەچی یەکیان ئەوەلد صالح يدعو له کاوەش ئەگەڕێتەوە بۆ پەروەردەیەکی تەندروست کە باوک منداڵێکی ساڵحی پەروەردە کردووە دوای ئەو منداڵە هەر نزا و دوعا خێرێک بۆ ئەو دایک بکە ئەرکیتی لە دوای مردنیشە وەفادار بێ یعنی ئەو عەتف و سۆزەی دانەنێ ئەو پەیوەندی ڕوحیە کە لەگەڵ دایک و باوک خۆی دانێنێ چونکە ئەو کەسە ئەزانێ کە قیمەت و بەها و پێگەی دایک و باوک چییە کە دایک و باوک یان یەکێکیان هەردووچانی لەدەست دابێت بۆیە هیوادارم بە تایبەتی بەو خوشک و برا بەڕێزانە دەڵم ئەوانەی کە سوپاس بۆ خوا تا ئێستا دایک و باوکیان لە ژیاندا قیمەتیان بزانن دواتر ئەزانن لە دەستدانی دایک و باوک یعنی چی ڕەزامەندی خوا لێرەوەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەوڵدن دڵیان ڕازیکەن لە شتێک کە خوا پێ ڕازیە نەک لەو شتانەی کە مەعسیەت و گوناهە دیارە ئەگەر ئەمە تەمەشا بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێنیشان دانی کردوین یعنی زۆر کەس هاتووە پرسیاری لە پێغەمبەری کردووە عەلەیهی سەڵات وسەلام چۆن خوای گەورە لێم ڕازی دەبێتن یەک لەو شتانە جارەوە بۆ پرسیارەکەی ئەو پێغەمبەر فەرمی ڕیضە الرەبی فی ڕیضە الوالدین ڕازیکردنی خوای گەورە بە ڕازیکردنی داک و بابە وسخطه في سخطهما واتە تووڕەکردنی خوای تووڕەکردنی دایک و باوکە ینی هەر کەسەگەی بێ خوالی ڕازی بێ دەبێ هەوڵ بدا ئەوەندە چاکە بکە لەگە دایک و باوکی بۆی خوالی ڕازی بێتن ئەم چاکانەش بە چ دەبێتن بەوە دەبێت کە ڕێزی بگری احتیرامی بگرێتن کارێکی دوی جێبەجێ کە دوای ئەگەر مۆڵەت بێ بە کورتی باسی ئەەکەین بەڵام دەمێ ئەو خاڵانە باسکەم یعنی ئیدی کە ئەوە ڕازیبوونی خوای بە ڕازیبوونی دایک و باوکە و هەروەها گوێڕالیکردنی خوا گوێڕالیکردنی دایک و باوکە سەرپێچکردنی ئەمری خوا لە سەرپێچکردنی دایک و باوکە یاخود پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتوونە تەپسیاریان کرد یا ڕەسوڵڵا ئێمە حەزمان لێ جەنگ و جیهاد بکەین بەشدارکەین بەس دەتوانامانێ لا ئەقدیڕ عەلەیهی پێغەمبەر فەرمی هەل لەکە من والیدە ئەرێ داک و بابت هەیە ئەوجا فەرمیوتی وەڵا داکم ماوە هەبوو وتی بابم ماوە هەبوو نەماوە خاڵە پلکم هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی چی فەرمووی قابلی اللهە فبیڕەهما بڕۆ ڕووبکە خوای و لەگەرەوان چاک بە لەگەرەوان باش بە خزمەتیان بکە حورمەت و ڕێزیان بگرە پێداویستەکانیان جێبەجێ بکە فإن فعلت ذلك ئەگەر بێت و ئەتوو ئەو کارە بکەی لەگە دایک و باوکت ئەوە ئەتوو فأنت حاج ومعتمر ومجاهد ئەتوو جیهادت کردی حەجت کردی و عومرەشت کردی پاداشتەکەت بەرامبەرەوانەیە بزانە چەند گەورەی چەند عەظیمە ئەمجا ئەوە کە هاتووە یا ڕەسوڵی ئەذنبت ذنبا عظیما گوناحی زۆر گەورەم کردووە پێغەمبەری خوا فەرمی ئایا دایک و باوکت ماوەتی وڵا پلکما فەرمی بڕۆ لە گەری چاک بە یعنی دەبتە لێخۆشبوونی گوناح دەبتە ڕازیبوونی خوا دەبتە بەدەستهێنانی بەهەشت فەلزەمها فإن الجنة تحت رجليها بڕۆ خزمەتی دایکت بکە لەبەرەوەی بەهەشت لە خزمەتکردنی ئەودا بەدەست دەکەوێتن جا ئەمە لەو خاڵە یەکەم خاڵی دووەم چۆن ئێمە خوای گەورە لە خۆ ڕازی دەکەین بۆ ئەوەی بتوانین لە خزمەتکردنی دایک و باوک لەوانە کە تەمەشای و ئاەتەی کە لە سوورەتی ئیسراء دەکەین کە خوای گەورە دەفەرمێ فەلا تەقل لەهما ئوفین دادوێدادیان لەسەر نەکەین ناز و فیزیان بەسەر دەکەین وەلا تەنهەرهما دەنجیان بەسەردا هاوار نەکەین جوێنیان پێ نەدەین قسەیان پێ نەڵێین وەقل لەهما قەولا کەریمە زۆر بەڕێز و حورمەت و قسەیان لەگە بکەین زانای پایەبەرزی وا هەبووە دەڵێ کاتێک کەوا 500 تەڵەبەی هەبوو لە بۆ علومی شەرعی دەرسی لەلا دەخوێن دایکی بانجی دەکرد دەیگو وەچی جوندێکی لە بەردەستی ئەمیرێکی ڕادۆستە یان وەکو ئەسیرێکی لە بەردەستی کابرای کە گرتوویەتی ئاوا بە زەلیلی ڕادۆست دەیگو بەڵێ 500 کەسی بەجێ دێش دەچوو ئەوەی دەکرد کەواتە دەکرێت بڵێن بە گوێ لێ ڕاگرتنی و هاوار نەکردنی بەسەری و دوعا بۆکردنی وەقول ڕەبی ارحەمهما
کەما ڕەبەیانی سەغیرە خوا دەفەرمێ ئەی پێوسم بەو خەڵکە برێ خەڵک دوعا بکە پارە تۆ لە خوای گەورەی خوا ڕەحم بەداک و بام بەوکو چۆن ئەمنیان بە گچکەی پەروەردە کرد و ڕەحم و بەزەییان پێداهاتمەوە. و ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێتن چەند 11 خاڵی دەژمێریتن دەفەرمی ئادابی منداڵی لەگە داک و بابی بۆ ئەوی کە خوای پێ لە خۆی ڕازی بکاتن. یەکیان لەوانە بەگوێیان بکاتن، دوو لەوانە لە سەریان هاوار نەکاتن، سێ لەوانە ئەمریان نەشتێنیتن، چار لە پێشیان نەڕواتن، پێنج هەربستی بە قیامی ئەوامرەکەی، شەش بە ڕووگرژی تەمەشایان نەکاتن، حەفت هەر کاتێک بانجی کردی بە بەڵێ و لە خزمەتدام بەرە گیان ئامادەم ئەوە هاتم چ دەوێتن ئاوە بە لەحزات لە بەردەستیان ڕابوەستی کەواتە ئەزیەتیان نەدرێ دەرنەکرێن نەبردرێنە ناوخانەی و هەروەها پێدای ئەنجێنجی هاوار نەکرێ بە سەریاندا و گوێ ڕالیان کرێ ئەزیەت نەدرێن ئەوانە هەمووی دەبێتە مای ئەوەی ئینسان خوای گەورە لە خۆی ڕازی بکات. جا فرسەتەکی گەورەیە ئەوانەی داک و بابیان هەیە یان ئەوەی بابی هەیە ئەوەی دایکی هەیە بەڕاستی فرسەتەکی گەورەیە پێوەستن دەفەرمی ئەوانە بەڕاستی دەرکردنەوەی دەرگای بەهەشتن کەسێک حەزی لێ با دەستی پێ بگری و لی بچێتە ژۆرێ کەسێک حەزی لێ نەچێتە بەهەشت بە حقوقی ئەو داک و بابەی بەزایع بدات چکە بەهەشتی بەزایع دەدا پەنا بە گەورەی خۆ. جا ئینشاءالله خوای گەورە هەمولایەک لەو کەسانە بجێڕتن کە لە خزمەتی دایک و باوکیاندان. ئەگەر بمانەوێ خوا لە خۆ ڕازی بکەین پێویستە داک و باب لێمان ڕازی بن. کەم لە ئێمە بیر لەوە دەکەینەوە ئایا داخوا داک و باب لە ئێمە ڕازیە یان نا. زۆر بەمان ئەگە بێت توێستە ڕاپرسێک بکەی احتیمالە بەشێکی زۆری داک و باب لە مناڵی خۆیان ڕازی نین. کەواتە خوش لەو مناڵە ڕازی نییە لەو کچە لەو کوڕە ڕازی نییە کە ئەو داک و بابە لێ ڕازی نییە. بۆیە دەبی هەوڵ بدەین لە دنیادا پێشی ئەوەی بڕۆین دائیمان لە داک و بابمان بپرسین سیلەی ڕەحم. یعنی یەکەم هەنگاو ئەوەیە ئێمە دائیمان هاموشۆی داک و بابمان بکەین تەلەفۆنیان بۆ بکەین بەردەوام ڕۆژانە یان لەو کاتی پێویستیان بە ئێمەیە لەو کاتەی نەخۆش دەکەون بۆ لەو کاتێک کە لە ماڵێنە ئیشیان پێ ناکرێیان نەخۆشن ئێمە لەگەڵیان دابین بۆ نەوەی خوا لێمان ڕازی دەبی. قسەی خراپیان پێ نەڵێن قسەی ناخۆشیان پێ نەڵێن دڵیان نەڕەنجینێن دوعایان بۆ بکەین بەردەوام دوعایان بۆ بکەین. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەیەکی هەیە پێمان دەڵێ ئەگە بێت و ئینسان مرد هەموو کار و کردەوەکانی خۆی دەڕوە لەگەڵی دەڕۆ بۆ ناو قەبر تەنها یعنی کردەوەکانی دەڕۆ هیچی نەما بەڵام ئەوەی کە لە دوای خۆی بەجێهێشتی ئەگە بێت و منداڵێکی ساڵحی هەبی دوعای بۆ بکە یان سەدەقەیەکی جاریەی کردیە یان علمێکی لە دوای خۆی بەجێهێشتی خەڵک سوودی لێ وەردەگری ئەو سێشتانە دەمینیتەوە بۆ خۆی لە ناو قەبر لە قیامەتدا سوود لێ وەرەگری. بۆیە بەڕاستی ئەمە دەڵێن دەبی منداڵ باش بی لەگە داک و بابی خۆی بەڵام گرنگیش ئەوەیە ئەو منداڵە بتوانی ئەو داک و بابە بتوانی مناڵێکی ڕێک و پێک بەرهەم بێنی پەروەردەی بکە بۆی ئەو مناڵە دوعای بۆ بکەن. ڕاستە پێغەمبەر فەرمووی مناڵێک دوعا لە بۆ داک و بابی خۆی بکە. ێ باشە مناڵ چۆن دەگاتەوە حەدەی دوعا لە بۆ بابی خۆی بکە لە بۆ داچی خۆی بکە ئەگەر پەروەردە نەکرابی لەسەر قورئان لەسەر ئیسلامەتی. بۆیە بەڕاستی داک و بابش تەقسیری زۆریان هەیە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەیەکی ئەڵێ ئێوە باش بن لەگە داک و بابتان لەوێ مناڵەکانتان لەگەڵ باش بن. یعنی هەبووە لەگە بابی خۆی زۆر خراپبووە لەگە داچی خۆی زۆر خراپ بوو ئەزەی داعینی مناڵش ئێستا بوویتە تۆڵە لە دنیاە. بۆیە حەدیثەکەی ئەفەرمێ دووشت لە دنیادا ممکنە عقوبە و سزاکەی هە لە دنیای پێشی قیامەت لە مرۆڤەکان بسەنرێتەوە. یەکەم زوڵم و ستەم پاشان خراپە لەگە داک و باب. زۆر کەسێ خراپەی کرد لەگە داک و باب خوای گەورە تۆڵەی سەندیتەوە لە دنیادا پێشی قیامەت. یعنی خوای گەورە چۆن لەو جۆرە مناڵی ڕازی دەبی بە شێوازێک مامەڵە بکە لەگە ینی بابی خۆی داچی خۆی باتە خانەی بە ساڵات چوان کە بەڕاستی ئەمە خەریکە بیتە دیاردە لە ناو کۆمەلگای کوردەواری خۆمان کە داک و باب لەنێ ئەو کۆمەلگای خۆماندا هەتا گەورە دەبوو قیمەی زیاترە بۆ ڕێزی زیاترە بوو. ئێستا مچینە کاریگەری بووک و ئەوانش لەسەر مناڵەکانی خۆیان بی یانی مشێن زاروێ بووکەکە دەڵێ ئەو پیرەمێردە ئەو پیرەژنە من تەحمل لەگە ناکەم با بیستە خانەی بە ساڵات چوان جاری وا هەیە لە بینی براکان ئەو لە ئەولای پێدەکرێت لە کۆتادا مچینە بیستە خاڵەی خانەی بە ساڵات چوان. یعنی ئەمە چی وجدانەکە یعنی هەندێک قسە و شتی وا هەیە کە ئینسان عەقڵی ڕادەوەستی لەو حاڵەتانە. یعنی دەڵێ کابراەک دەڵێ سەعات 12 شەو بوو چوومە سەر لێواری دەریایەک بینم پیرەژنێک لە تەمەنێک 70-80 ساڵە وا لەسەر لێواری بەحرەکەیە
گوتم مادایە لێرە چ دەکەی؟ وتی وڵا کوڕەکەم وادێتەوە. گوتی چاوەڕێم کرد سەعاتێک ئەو جا هاتمەوە تەماشەم کرد پیرەژنەکە بەتێن گوت ما چ دەکەی؟ گوتی چاوەڕێ کوڕەکەم دەکەم. دەرێت تقریب بۆ دەوری سعاتێک و دوو کوڕەکەی نەهاتەوە. لە ئاخرە گوتی ئەو وەرەقەی بەجێهێشتیە کوڕەکەی. کوڕەکەی وەرەقەیەک دانا بۆ وەرەقەکەی و دەرەخوێنمەوە کاغەزەکە نووسرا بوو ئەو پیرەژنە ئەگەر هە کەسێک دیتەوە بە خێری خۆ بابێتە خانەی بە ساڵات چوان یان کەسێک بە خێوی بکە. یعنی مناڵک بگاتە ئەو حەدەی داچی خۆی لەسەر لێواری بەحر فڕە بدا، یعنی بەڕاستی ئەمە زۆر خەتەرناکە. ئەمە ئەگەڕێتە بۆی کە ئیمان و باوەڕی ئێمە خەریکە بەرەو لاوازی ئەڕوا، ئێمە خەریکە لاساکردنەوەی غەڕب وا دەکات هەندێک لە کولتور و عادەتە جوانەکانی خۆمان لەدەست بدەین.